هەڵبەتە ئێمە کاتن شوێن ڕووداوەکە خۆتان بینیتانە ئەمبارێکی گەورەیە کە بەداخەوە ئەمانە هیچی دفن نین و لەلایەن لیژنەی پسپۆڕی بەڕێوەبەرایەتی بەشی هونەریەوە لێکۆڵینەوەی تەواوەتی بۆ دەکرێت بۆ ئەوەی کە بزانین هۆکاری بۆ چیەکەم ئەمبار و سوتەمەنی و گەنجینانە لە شوێنی دیارەدانراون و ئەوە لیژنەیەکی تایبەتی بۆ دروستەکرێت لە هەموو ئەنجامەکان ئاگادارتانەکەین و بەداخەوە لە ڕووداوە 4 کارمەندمان ئێمە بەرکەوتووە ئەفسەرێک و 3 کارمەندمان لەگەڵ 3 پیاوی پۆلیسی فریاکەوتن کەوانیش لە کاتی تەقینی یەکەم جارە بەرکەوتون کە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەگەخوازی تا ئەم دقەیە 37 برینارە حوتیان ڕۆیشتون بۆ نەخۆشخانەکانی سلەیمانی ئەو سیەیتریش لێرە علاجشتیان بۆ کراوە و توانیمانە کۆنتڕۆڵی وەزعەکە بکرێت تا ئەم دقەیە. کارمەندی بەرگری شارستانی و هاتوچۆ مەدەنیش بەرگری شارستانی تیا بۆ برادرانی سەڵچواریشی تیا بۆ 3 بریناری تیا بوونەوانیش هاوڵاتیشی تیا بۆ. ئیتر ئەمە ئاگراونە تەلەفۆن بۆ گراوتی ئاگر کەوتوتەوە بەپەلە گەشتونە دێرە تەسەورەکەین بۆ زیانەکان تقریبان مستەودەعەکە لەوتی لە ساعت 35 سوتا بێ ساعت 35 ئایا بێ دوای جەڵتکەین و بزانین چەند بەنزینی تیا بووە ساعت 35 مستەودەعەکەمان سوتاوە 2 ساعرە سوتاوە وەڵڵاهی خەمڵانەکە ناتوانین بڵێن 2 ترێلەیە 1-2 ساعری بچووکە ساعت 30 مستەودەعەکەشە ئەوەندەی بزانن. وەڵی ئێستا بەنسبەت ئەم شوێنەوەی کۆنە هی تازە نییە لە یعنی لە ساڵی 1994ەوە 95 ئەم شوێنە هەیە وەکو ئیجازەی ڕسمی زۆربەی زۆری شوێنەکانی ناو سلێمانی هیچ ساحەیەک ئیجازەی ساحی نییە ڕسمی نییە لە 1970 ئیجازەی نییە کەس نیەتی لە 1970 منە لەمە ساسیە هێڵمەوە بۆ ئەوەی کە یەکێک لەم ئەخیریا مستەودەعێکی گەورەی دروست کردوێ بە ڕسمی بەس وەکو مستەودەعی ڕسمی هیچ شتێک لە سلێمانیە وەکو بڵێن بەس بەنزینە نەخی غاز نییە بەس بەنزینە بەنزینی مستەودەعات بەنزینی بەنزیخانەکانی خۆمانە ئێمە لێرە تەزیزەکەین و کۆگاکەمان ئێرەیە تەوزیعاتی بەنزیخانەکانەکەن.